سانێ بێتۆم کاتتان باش لە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی هایتەکس لە هەولێر لە ستۆدیۆکراوی کوردستان سوچار لەگەڵتانم لێرە میوانێکمانەیە باس لە تەکنەلۆژیاکەین بێگومان بۆی کە پێشانگاکە پێویستە بە تەکنەلۆژیا بەڵام تەکنەلۆژیا بۆ منداڵان زانین چیە کرێت بۆ تەکنەلۆژیا بۆ منداڵان تاکەی ئەتوان کاری پێ بکەن لەکەی ئەتوان کاری پێ بکەن سوود و زیانەکانی چین بۆ منداڵان لێرە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز خەندە محەممەد عەبدوڵڵا شارەزا لە بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ منداڵان بەڕێز خەندە بەخێر بێن. زۆر سپاس کاکۆمار سپاس. منداڵان لەکێ و تەکنەلۆژیا بەکاربێنن باشە ئێوە خۆتان چیەکەن بۆ ئەوەی منداڵان ئاشنا بن بە تەکنەلۆژیا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە منداڵان ئێمە وەکو یەکەم دەست پێشخەری لە ساڵی 2023 ئیشمان لەسەر ئەو بوارەی منداڵان کرد لە 5 ساڵی تاوەکو 8 ساڵی فێری دنیایەکی تکەی جیاوازی تەکنەلۆژیا بن لە ڕۆی ڕۆبۆتیک و ئای و پایسۆن و چەندین بواری لە 5 ساڵی بەڵێ لە 5 ساڵی تاوەکو 8 ساڵی لەبەر ئەوەی تەکنەلۆژیا ئەوەندە فراوانە نەوەستاوە لە وڵاتان ئەمە چەندین ڕیسێرچمان کرد ئایا تەکنەلۆژیا لە وڵاتان گەیشتوتە چ ئاستێک لە وڵاتەکەی خۆمان چۆنە ئیدی کە بینیمان لە وڵاتەکەی خۆمان زۆر لاوازە ئیشمان لەسەرەوەی کرد ئەو جارێک با منداڵە شارەزاکانی ئەمڕۆ پێشنگانی داهاتوو بن ئیشمان لەسەر منداڵان کرد وەک چۆن ئەو ڕۆژە لە پێشانگای تێدێکس سەرۆکوەزیران لەوێندەر ئامادە بوو یەکێک لە قوتابیەکانمان مۆدێڵێکی ئای تا کردبوو لە بۆ برێست کانسەر نەخۆشی ئافرەتان کە بیناسێتەوە تەماشای ئەو منداڵێکی زۆر بچووک لە تەمەنێکی بچووک مۆدێڵێکی ئای هەیە لە جیاتی ئەوەی تەنها ئای بەکاربێنێتن ئەو ئایەکی تایبەتی خۆی هەیە تەنها بەکارهێنەر نییە من ئەڵێم ئەگەر لە ئێستا تەکنەلۆژیا کۆنتترۆل نەکرێتن ئێمە لە داهاتوو هەمومان دەکەوینە ژێر کۆنتترۆلی تەکنەلۆژیا و ئای و ڕۆبۆتیک و چەندین شتی تکەی ئەم بابەتە ئێوە کاتێ کار لەگەڵ منداڵێک هاکەن بۆ ئەوی شارەزابێ بە تەکنەلۆژیا و بتوانێت دایەنام بکە بیرتان لەوە کردوەوە منداڵە بێ لە تەمەنی چەند ساڵیەوە ئاشنابێت بە تەکنەلۆژیا پێوەری هەیە بە دڵنیاییەوە ئێمە تەمەنەکەمان دیاری کردووە بە پێی تەمەنیش ئەو کۆرس و ئەو ئاستی خۆیان کە زانی چەندە ئەو کۆرسەکانیان دەدەینێ ئەو منداڵانەی لە 5 ساڵینە ئێمە کۆرسێکی زۆر سەرەتایی پرۆگرامینگیان دەدەینێ ئەو منداڵانەی کە سەرەتایی تێپەڕینە بەپی ئەو تێستانەی خۆمان کۆرسێکی دیکەی ڕۆبۆتیک و ئایان دەدەینێ منداڵەکان کە تەواو من دەگەنە ئاستی دیڤلۆپەر کە وێبسایتی تایبەتی خۆیان هەبوون نمونەکمان هەبوو خاتوڕەنا کە وێبسایتێکی دروست کردبوو لەسەر زنجیرە دراماکانی ئەدیابین کە هەموو خەڵک سوودمەند بیتن لەم زنجیرە لە جیاتی ئەوەی بچتن هەمووی تەماشا بکە کردیتە وێبسایتێک و هەموو داتاکانی خستوتە ڕوو و ئەمە وای کردووە منداڵان بیر لەو کێشانەی کۆمەڵگە بکەنەوە و چارەسەرێکی بۆ بدۆزنەوە لە ڕێی تەکنەلۆژیا ئێمە یەکێک لە منداڵەکانمان هەبوو داهاتە لای ئێمە مامۆستا ئەو کەسانی کە نابینان چۆن دەتوانن بە ڕێگادا بڕۆن بۆیە بووە نمونەک لە پێشانگای مێدیکۆ توانی گۆچانێک دروست بکاتن لە ڕێگەی ئایەوە پێی بڵێتن کە چەند دوورە لە شوێنێک ئاچی لە پێشە ئەمە بووە یعنی چارەسەر یەکێک لە کێشەکان ئێستا لێرە نمونەیەکمان هەیە کۆمەڵێک منداڵ بە تیم یعنی فێری تیم وەرکینگ بووینە بە تیم ئیش ئەەکەن سمارت هۆمێکیان چا کردووە تەنانەت ئەو پرۆژەی ڕووناکی بۆ ئەوی کارەبا بەفیڕۆ نەچێتن ئەو کارەبایە ئەو خەڵکەکە لە ژۆرەیە گڵۆپەکان پێوی کە خەڵکەکە لەوێ ئەڕاتن گڵۆپەکان دەگوێتەوە بزانە ئەوان بیر لە چارەسەرکردنی کێشەیەک ئەەکەنەوە پرۆگرامینگ ئەو بوارە فراوانەیە کەوات لێ دەکاتن بیر لە هەموو کێشەکان بکەوە و چارەسەریان بۆ بدۆزیتەوە یعنی ئێوە کاتێک کار لەگەر مناڵێکەکەنەوە بەخواستی خۆی هەوڵای دایانانەکە یان ئێوە چەند ئۆفرێکە خەنە بەردەمی ئەڵێن ئەم کێشانە هەیە چارەسەرت چییە بووی نەخێر ئێمە جگەلەوەی کە فێریان ئەەکەین ئیش لەسەر بواری پەروەردەی فێرکردنیش ئەەکەین تۆ چۆن ئەم بوارە بەکاردێنێ یەکێک لە منداڵەکان مامۆستا دەیگوت درۆنێک چا دەکەم ئێمە گوتمان درۆنەکان کێشەیە ناتوانێت دروستی بکەیت لەوانەیە ببیتەوەی سکویریتی لە هەندێک شوێن ناتوانێت بەکاری بینێ ئیتر بواری بیری لەوەی کردەوە چارەسەرێکی تر بکاتن ئەو جارێک لە بواری سکویریتی کار پارکینگێک دروست بکاتن کامیڕەیەک لەوێندەرە سەری گڵۆپێک پێ ببیتن بتوانیتن ئەو شوێنە یعنی زیاتر سکویر ببیتن تەنانەت لە مۆڵەکان بەکاردێتن یعنی بزانە ئەمە هەموو بیرۆکەی منداڵانەکە دەگەنێت چ ئاستێک لەگەڵ تەکنەلۆژیا من ئەڵێم 85 داهاتومان هەمووی بەرەو تەکنەلۆژیا ڕواتن ئەگەر ئێستا خۆمان پڕ علم و پڕ چەک نەکەین لە تەکنەلۆژیا لەوانەیە لە داهاتوو بەبێ ڕانەگەین بگەینەوە ئەو ئاستەی تەکنەلۆژیا چیتان کردو لەوەی کە زۆر سوود لە زمانی کوردی ببینن هەرچەنە ڕەنگە زەحمەت بێ بۆ پێکە کارکردن بە کۆدی پرۆگرامەکان و کۆمەڵشتی دیکەر ئینگلیزیە بەڵام دواتر لە دەرەنجامەکە زمانی کوردی بەکاردێ طبعا ئێمە وەکو یەکەم شوێن کە بتوانین ئیشمان کردووە لەسەر ئەوەی کامل پرۆگرامینگ تەنانەت ئەو
کۆماندانی لەناو پرۆگرامەکەش هەیە بە کوردی پێشکەشی بکەین و جگەلەوە من خۆم ئیش لەسەر زمانی کوردی ئەەکەم ئێستا ئیش لەسەر مۆدلێکی ئای ئەەکەم کەوا زمانی کوردی بە تەواتی هەندڕای دیتێکشنە لەسەر زمانی کوردی بە تەواتی بیناسێتەوە و ئەمە هەنگاونانە بەخۆشمەوە بۆ بواری ئەوەی زمانی کوردیش بەرەو پێش بچی تەنانەت لەناو دەرسەکانیشمان ئێمە کۆمەڵێک یاریماندانەوە ئێستا لای خۆشمان هەیە ئەو یاریانە لەسەر زمانی کوردیە کۆمەڵێک پرسیار بە زمانی کوردیە کۆمەڵێک وشە بە زمانی کوردیە ئیدی زمانی کوردی لەکن ئێوە یعنی لە ئاستێکی زۆر تۆپدا بەڵێ لەبارەی بەکارهێنانی ئەوانەی کە ئێستا بوون بە هاوکارێک هەندێک وەکو هاوکار ناوێ بەنانێکی شەڵێن هاوکاری نۆک ئای و دیپسیک و کۆمەڵی ئەپەن کە زانیاریە بەخشن لە بەکارهێنانی ئەمەیە چۆنن منداڵان ئەتوانن بەکاری بێنن بەکاری نەهێنن سیکەم ئێمە هەمیشە کێشەمان لەگەڵ زانکۆ و لەگەڵ هەموو ئەو شوێنان هەیە کە دڵێن نابێ ئای بەکاربێنن خۆی قسەکەیان ڕاستە ئەوان ئای کە بەکاردێنن وە بەکاردێنن ڕێک کۆپی پێست ئەەکەن ئامانجی ئەم ئێمە و ئەوانش ئەوە نیە ئای هەر بەکار نێنرێ بڵێ ئای مۆدلێکی زۆر زیرەکە بەڵام دەبێت سوود لەوەی ببینی کە ئایا تۆ چۆن ئەو ئای بەکاردێنی چۆن کۆنتترۆل دەکەی کۆمەڵێک زانیاریم دەداتە بەڵام کۆمەڵێک زانیاری خۆمی لەگەڵدا ئەنێ تۆ شتێک ئەدێ من ئاڵێم سیستەمی پرۆگرامینگی شوێنەکان تۆ هەتا ئێوارێ دابنیشی داوای سیستەمی شوێنێک بکەم ئەو نازانی ئەو شوێنە چی لێە هەتا پرۆپۆزڵێکی تەواوی ئەو شوێنە وەرنەگری هەتا نازانی ئەو شوێنە چی تێدا دەبی ئەتو بزانی خۆشت لە ئای زۆر زیرەکتری لەوانێ بتوانانی لەو ئاستەی ئای بچێ دەرێ خۆت ئایەکی تایبەت خۆت هەبی بە پشت بەستن بە ئای ینی هەردووکیان پێکەوە دەبیتە تەواوکەری یەکتر بەڵێ ئەو مناڵانەی کە لایەوە بوون و داهێنانێکیان کردووە بەرهەمێکیان هەیە ئێستا چیتان کرۆ بۆ ئەوەی بتوانن بیکەنە پرۆژەیەکی گەورە و چی بۆ کەلی کارێ بێت چوەکەوی پرۆژەکان بناسرێت بە تەواوی قسەتان لەگەڵ هیچ کۆمپانیا کردو بۆیان نەوەڵە قسەمان لەگەڵ هیچ کۆمپانیاک نەکردەوە بەڵام منداڵەکانمان لای ئێمە ئێستا ئیش لەسەر ئەوەیەکەین وەک چۆن لە سەرۆک وەزیران و جەنابی بارزانی ئیش لەسەر خاوەن پێداویستی تایبەت دەکاتن ئێمە دەمانەوێت ئەپلیکیشنێک دروست بکەین بەناوی هاوڕێکەم لەگەڵ یەکێک لە قوتابیەکانمان ناوێ ڕەنا لە ڕێی کۆدلابەوە بتوانین ئەم پرۆژەیە پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەین ئەم پرۆژەیە لەسەر ئەوەیە خاوەن پێداویستی تایبەتەکان چۆن دەتوانن سوودمەند بن لە شوێنێک کۆمەڵک ڤۆڵەنتێر خۆیان داخلی ئەپلیکیشنەکەیەکەن بە تەلەفۆنێک بێ بە کامێرەکردنەوەیەک بێ بە هەر شتێک بیتن چۆن دەتوانن یارمەتی ئەم خاوەن پێداویستی تایبەتە بدەن و جگەلەوە لەوانەیە سێنسەرێکی لە بۆ دابنێ کۆمەڵک ئەو شتانەی لە دەوروبەری هەیە بیناسێتەوە ئەمە دەبێت دەست پێشخەریەکی زۆر باش لە بۆ ئەم خەڵکەی کەوا کەم ئەندامیشن کەوا خاوەن پێداویستی تایبەتشن لە هەر چ بوارێک بیتن بتوانین سوود بەوانیش بگەینن و جگە لەمەش و ئەو قوتابیانێک کە لێ خۆمانن ئایەکیان دروست کردووە لە بۆ ناسینەوەی شێرپەنجەی مێشک ئەم ئایا لە دیاتەوەی پچی لە تەنانەت بۆ جێگای سەرنج لە بۆ هەموو دکتۆرەکان لە پیشانگایەک پیشانماندا یعنی منداڵێکی تەمەەن 12 ساڵ گەیشتۆتە ئەو ئاستەی کەوا ئایەک دروست بکات لە بۆ ناسینەوەی گیری مێشکی ئەنی ئەمە زۆر ئاستێکی باشە بزانە منداڵ لە تەمەنێکی بچووک بگاتە ئەم ئاستا تابیانی زانکۆ لەوانەیە پێوە شۆک ببن بەڕێز خەندە محەممەد عەبدوڵڵا شارەزا لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ منداڵان سپاس سەلامەت بن دەستان خۆش بێ زۆر سپاس